لەو ڕۆژەوەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنمان کردووە کەوتونەتە گفتوگۆ و دوجاریش واژۆی ڕێکەوتنەکەمان کردووە لەو مەبدەئەوە ئەو ڕێکەوتنەمان ئیمزا کردووە کە ئێمە بەرژەوەندی خەڵکی کوردستان و چاکردنی بژێوی خەڵک و بوژانەوەی بازار بە ئەرکی سەرەکی خۆمانمان زانیوە ئێمە تاکیدمان لەوە کردوتەوە کە ئەو ڕێکەوتنەی ئێمە پاکێجی هەرەسەرەکی و خاڵی هەرەسەرەکی مەسەلەی چاکسازیە لە هەموو جونگەکانی دەسەڵات و کارگێڕی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو بەڵێنەمان لە پارتی دیموکراتی کوردستان وەرگرتووە کە لەم کابینەیە و لە ساڵی ئایندەی ئەم حکوومەتە و ئەم خولەی پەرلەمان تەکیل لەسەرەوە بکرێتەوە کە دامەزراوەکانی کوردستان بە نیشتیمانی بکرێن لە پێشیانەوە هێزەکانی پێشمەرگە و هێزە تایبەتەکان. زوتنەوەی گۆڕان تەفەهومی وەزعەکەی کرد و بۆ زیاتر سورعەت پێدانی پێکێنانی کابینە و هەروەها چارەسەرکردنی کێشەکان تەفەهومی ئەم بابەتەی کرد و بەو داخوازیە ڕازی بوو. هاتنەکەمان وشاندەکەمان بۆ ئەو بکە بە زوتنەوەی گۆڕان بڵین سوپاس بۆ ئەو تەفەهومەی کە هەتاموو بۆ بابەتە ومێ دەکەین کە لە چەند ڕۆژی داهاتوودا پرۆسەی پێکێنانی کابینە کە لە پرۆسەی دەنگدان و کاراکردنەوەی یاسایی سەرۆکایەتی هەرێم دەست پێ دەکات تا دەگاتە تەکلیفی ئەو کەسەی کە تەکلیف دەکرێت بۆ کابینەی پێکێنانی کابینەی نۆیەم کارەکان ئەنجام بدرێت. لە سەر مەسەلەی ئەمڕۆ سەردانیان دەکەین بەتاکید ئەو سەردانە دەکرێت بەڵام